سلاو ریز بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن بخیرات ناودکم ده وی برنامه ده جه هفترنگ ده وی برنامه ده امی به هفره بچن گرکی نو دناو جهانا هنر و رنگانده. لی باجار سلیمانی وینگری کندی جوی لورنس پیشنگهک وینیان وکر لسر شروانین کردین سوریه گوی دما سردانا خودج قادین شر اوینه گرتبون. ریباز مجید سردانا وی پیشنگه کر اوجمره اف راپورت آماده کریه. لجرنوی لآگره و هاتوین پێشەنگایەکی فۆتۆگرافەرێکی کەنەدی تایبەت بە شەڕڤانانی کورد و تێکۆشانیان بەرامبەر بە داعش لە مۆزەخانی ئەمنە سوورەکە لە سلێمانی کرایەوە. جۆوی لاورنس فۆتۆگرافەرێکی کەنەدیە و لە کۆی 4 گەشتی جیاواز بۆ ناوچەکە کە یەکەمینیان لە ساڵی 2015 بوو هەستا بە وێنەگرتنی شەڕڤانانی کورد لە کاتی ڕوبەڕووبوونەوەی داعش لە سووریادا. ئەو وێنانی لەسەر دیوارەکان پیشاندراون بەرهەمی کارێکی نوێمە لە کوردستانی سووریا ناوچەکەی دیکەی کوردستان ناوی ئێمە لە ئاگرەوە هاتووە ئەمانە ئەو شەڕڤانانن کە ئێستاکە ڕوبەڕووی دیکتاتۆرێکی تر بوونەتەوە لە ڕۆژاوا یەکەم جار داعش بوو ئێستا تووشیە. ئەمنە سوورەکە لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێندا شوێنێک بوو بۆ چەوساندنەوە و ئەشکەنجەدانی کوردەکان. کردنەوەی ئەم پێشەنگایە لەم باڵەخانەیەدا بە مەبەستی گەیاندنی پەیامی هەمان ئەو ئازارەیە کە خەڵکی ئەم ناوچەیە هێشتا پێیدا تێپەڕابن. پیشاندانی ئەم وێنانە لەسەر دیوارەکان لێرەدا بوونەتە پەیامێکی گرنگ. هەروەها وەختێک کتێبەکەم لە مانگی جوڵای بڵاو بووە زۆر شوێن گەڕام لە نیویۆرک و ئیتالیا بەڵام گرنگترین شوێن کە ئەم وێنانەی بۆ ببرێت کوردستان بوو چونکە ئێرە ئەو ناوچەیە کە وێنەکانی لێگیراوە زۆر شانازیە کە ئەم وێنانە لێرە پیشان بدەین. هاوشانی میترۆگرافی یەکەمین و تەنها دەستگای فۆتۆگرافی لە عێراقدا. پێش ئەوەی جۆوی سەردانی ئەم ناوچەیە بکات بە وتەی خۆی تێگەشتنێکی هەڵەی بۆ ئەم ناوچەیە و خەڵکەکەی هەبووە بەهۆی دەستگاکانی ڕاگەاندنەوە بەڵام دوای گەشتەکانی و تێکەڵبوون لەگەڵیان کوردەکانی ناسیە و ستایشی بەرخودانی کردوون. ناتوانم بێلایەن بم ئەبێ بینە دەنگ وەک هونەرمەندان فۆتۆگرافەران هەموو کەسێک پێویستە لەسەر ئەمە بێتە دەنگ چکە ئەگەر بڕوات بوو بەها ئەخلاقیانە هەبێت کە پیشانی ئەدەیت ئەوە پێویستە دژی داگیرکاری ڕۆژاوە بوەستیتەوە. دوای سەر هەڵدانی ڕێکخراوی داعش کوردەکان لە سووریا و لە کوردستانی عێراقدا ڕۆڵی سەرەکییان گێڕا لە ڕوبەڕووبوونەوەی داعش و زیاد لە 10,000 پێشمەرگە و شەڕڤان لەو جەنگەدا گیانیان لەدەستدا. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. لی گالریا فریم فاکتوری هنرمند کرد شمس شیروانی پیشنگاه خواه یا بناوی هنر بو مروانتی وکر. شمس گو به سالان لامریکا دجی و پشتی دمک دریج گو جه هنر دور کتبو جارک دن وگریا بشوازک نو و بالکش. ما سردانا ویکر و جوار اف راپورت آماده کریه. بوچ مروف نکاره به آرامی به هفره بجین. بۆچی گرژە و ناکۆکی دناو ئۆلاندا زیدەتر دبن تەویگۆ باوەریاوان بە خوداکی تەنێ هەیە بۆچی جihê mirovan li ser gerdûnê teng û zor bûye ev pirsên hebûnê tevde di pêşengeha hunermendê Kurd Şems Şêrwanî de ne ev pêşengeha got li salona Frame Factory lê bajarê Fairfax li Virginia bi navê huner bû mirovantiyê vebû 20 سال 25 سال فكركم اگر مشكلة اصلا درست ناده مشكلة مروف للدنيا همو دنيا يك مشكلة هي جنگ و شر و كشتياري أداد بايت او مسألة بو مروف همو مروف بفهمن کشتن و برین و حق بردن و
عدالت نیستن هیچ فایده به دنیا ناکد. Kevalên wî bi piranî bi rengê zeytî hatibûn afirandin. Bi şêwaza realîsta sembolîk ev keval hatibûn nîgarkirin. Di wan de felsefa xwe di derbarî jiyanê de tîne ziman. Wekû vê kevala bi navê Amerîka got her rengên mirovan li ser nexşeya Amerîka kom dike wan bi ala Amerîkî pêçandiye. Lê li jora vê kevalê jî Amerîkiyekî resen li jora wê bi bêdengî wan temaşe dike. Got ew xwedanê vê xakê niha bi tenê li jore û xelkên biyanî tev de û xwedanê vî welatî. Berhemên şemis pirsên mezin di derbarî jiyanê de û mirovan de tîne berçavan. Ji ber wilo jî hunera wî bala xwedana galeriyê Patî kişand û ew kir mêvanê galeriya xwe. Hunermendên taybet li ba min hebûn ku aykûn bikardînan, rengên avî û bestîl û wênegirî. Lê berhemên şemsiyên ku ev ji me li ser kar diket gelek ditaybetin. Ji ber bi mirovan vegirê daye û çîrokên wan dibêje. Wek vî tabloyî ew li ba min pir hêja ye. Serbora şems di gelek qonaxa de derbas bûye wekû Kurdekî penaber ji parêzgeha îlam lê Îranê ta Bexda û niha li Amerîka dijî. Bi hestekî hunerî şemis serbora jiyana xwe şirove dike û herdem kevala spîkiriye mala xwe û xeyala xwe li ser berdaye. من فکر کردم اگر من به سمبالیست و به واقعیت مسج بوم به معروف ممکنه حرکت دماغیان بکد بفهمن او مسیجه. Hunermend şemis ne tenê teknîka hunerî bikartîne, got bi firçe û boyaxê kevalê diafirîne. Lê belê ew pirsên jiyanê û hebûnê di kevalên xwe de tîne ziman. Belê ew gelek balkêş e ji ber gelek nerîn û bîrokeyên ciyawaz li dinyayê hene û bi tenê li vî welatî em dikarin vê yeketiyê bidestxînin. Piştî salên dûm û dirêj, şemis hunera xwe careke din anî ber roniyê û şêwazên nûtir di hunera xwe de bi xelkê re parvekir. Li wilayeta Virginia hunermend duêt cihekî taybet vekiriye li şeninda wa valî. Got her tiştên avêtî û yên bêkêr ew dike tiştekî hunerî û peran jê qezenc dike. Hevkarê min Yihya Berzencî serdana wî kir û ji me re ev raporta taybet amade kiriye. لە دامێنی چیای شەنەندۆ دوکانێکی تەنیا وە خاوەنەکەی 15 ساڵە هونەرێکی تاقانەی کردوتە تاکە سەرچاوی بژێوی بەکارهێنانی ئەو کەرەستانەی ڕۆژانە مرۆڤ ژینگەی پێ پیسەکات بوتڵی خواردنەوە ئاسنەشکا و قوتووی بیبسی و سەرقاپی شەراب و سەری سیفۆن ئەمانە ئەو کەرەستانن ئەو لە کارە هونەریەکان بەکاری دێنێت. پەیامی من ئەوەیە بەردەوام وێنە گەورەکە ببینین. من بەردەوام لێرەم. شتە فڕێدراوەکانی ئێوە ژیانی بەبەردا دەکەمەوە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ خودی ئەو کەسە کە ئەوە دەتوانێت کات یاخود نا. هەندێک جار شتە فرەدراوەکانی کەسێک دەبێتە ئاڵتوونی دەستی کەسێکی دیکە. من هەوڵم داوە شتە فرەدراوەکان بە شێوەیەکی باش و جوان بەکاربهێنمەوە. خەڵک هەن دەڵێن ئەمەی دەیکەی هونەر نییە، بەڵام من وای نابینم لەبەر ئەوەی من ژیانیان بەبەردا دەکەمەوە. پەیام و ئامانجیشان هەیە. من بە ڕۆڵی خۆم هەڵدەستم و ئەوەش دەکەم کە خۆشحاڵم دەکات. گەڕان بە سروشدا بەشێکە لە ژیانی ئەم هونەرمەندە لەگەڵ شاخەوانیدا هەشتێکی بەردەستکەوێت لای ئەم بەکاردێت. ئەمە خۆشترین چەمە کە دێم بۆی. هەندێ بەردی چەمەکەم پێویستە بە تایبەتی تەختەکانیان. بەردەکە دەکەم بە بناغی ئەو کارانی دروستیان دەکەم. کونیان تێ دەکەم. تەختە و بناغەیەکی باش دەبێت. بەردەکە لە سروشتەوە هاتووە و زۆر جوانە. ئەوەی کە لێرە دەستم دەکەوێت بە شێوەیەک دەیدەمەوە بە کۆمەلگا. هەموو کارێک پەیداکردنی بازار خاڵە گرنگەکەیەتی. ئەم دوکانە مەگەر ئەوانە سەردانی بکەن کە لە شاخەکە ڕێگەیان لێ هەڵابێت. بەڵام دویت لێتفۆرد پاشای ماڵپەڕەکانە بۆ ساختکردنەوەی کاڵاکانی. تەنانەت لە شوێنێکی بچووک و چۆڵەوانیشدا بەهۆی تەکنۆلۆژیاوە جیهان بچووک بۆتەوە. سەرڕای ئەوەی لەسەر شاخێکم بە کەمی خەڵک دەزانێت کە کەسێک لێرە هەیە.
هۆکارەکەشی ئەوەیە کە خەڵکیەکەن تیشک دەخەنە سەر کارەکانم لە ڕێگەی ئیبەی و زۆر خەڵک سەیری ماڵپەری پێنترێز دەکات. 170,000 کەس تەماشاکەرم هەن لە مانگێکدا. ئەمڕۆ تەنها کەسێک هاتۆ بۆ دوکانەکەم، بەڵام 170,000 کەس ئەم کارانەیان بینیوە. زوربەی کارەکانم لە ڕێگەی ماڵپەرەکانەوە دەفرۆشرێت. نەخشەیەکی ئەمریکا لەسەر سیفۆن بە هەزاران سیفۆنی دەبێ. پرۆسەیەکی ئاسان نییە، خۆوتنی ماڵی تەنیاییە، هەم کۆکردنەوە و ئامادەکردنیان. لای ئەم خانمەش ئەم هونەرمەندە تەنیاییەکی جوانی هەیە، وەک سروشتی ئەو شوێنەی کە تێدا کاری تیاکە. هەز دەکەم شاخی لیدیا شوێنەکی شازە، زۆر دوورە لەوەی کە لە جیهاندا گرنگی بەچی دەدرێت. هەز بە تەنهایی دەکەی، بەڵام تەنهایەکی باش. هەز بە ئاسوودەیی دەکەی و دەتوانیت خۆت بدۆزیەوە، گەڕانەوە بۆ ناو سروشت و هێوربوونەوە. دوێت لەو ناوچەی ئێمە جێگای بۆتەوە بەهۆی کارەکانێتی کە بەدەست دروستیان دەکات. ئەوەی ئەو دەیکات کارێکی زۆری دەوێت. بە تەنهایی و لە ناو سروشدا هونەرێکی سرنجڕاکێشە. بەگشتی لەم وڵاتە ئەمریکا خەڵک گرنگی بە ژینگە دەدەن، بەڵام پێزانیش دەرەکەون بەکڕینی کاری ئەم هونەرمەندە بۆ بەردەوامبوون و هاندانی مانەوەی لە کارەکەی. بەڵێ کۆمەلگا زۆر هانی داوم، تەنانەت لە ڕێگەی پرۆگرامی ریسایکلینیشەوە کە ئێستا شوشەکان ریسایکل ناکەن و دەیدەن بە من. دەچم بۆ شوێنی جیاواز لە باڕەکان بوتڵی شوشەم بۆ کۆ دەکەنەوە یان چێشخانەکان، یان خەڵک دێن شتومەکەم لە بەردەم دوکانەکەدا بۆ دادەنێن. وا دەزانن من بنکەیەکی ریسایکلینم، لەبەر ئەوەی دەزانن کە من ئەو کەرەستانە بەکاردێنم. ماڵەکەی لێتفۆرد شوێنی دروستکردنی زۆربەی کارەکانێتی، تواننەوەی شوشەکان لە فرنێکی بێپاشەرۆک و هێنانەوەی ئەو هەموو خۆڵ و خاشاکە. Oh, those are just like make birdhouses out of those. Those are like corks, and I cut them in half. This kind of money. That's money. That's free money. It's good money. لە پاچە ئاسنێکی فرێدراو چەند نەخشەی ڤێرجینیای تیابێت. لێتفۆرد بەو چاوەوە لەو شتانە دەڕوانێت کە فرێدراون. I was the little man. I was the nobody. I had to teach my... من گەنجێک بووم، هیچم نەدەزانی، دەبوو خۆم فێر بکەم. هەرچیەک فێر بووم لە هەوڵی خۆمەوە بووە. تەکنۆلۆژیا و ئەو ڤیددیویانەی لە یوتیوب و پێنترێز بڵاو دەبنەوە، هەموو کات لە پێنترێز دەڕوانم و بیرۆکەی نوێی لێ وەردەگرم. تۆ ناتوانی بیرۆکەیەک بە تەواوەتی کۆپی بکەیت، بەڵکو دەتوانی جوانتری بکەیت. ئەم سروشتە دڕفێنە و ژینگە پاکە ئەگەر مرۆڤایەتی بیەوێ وە خۆی بیهێڵێتەوە، پێویستمان بە چەند هونەرمەندی ژینگە پارێز هەیە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ناوچەی شەنەندۆڤاڵی لە ڤێرجینیا. ev rapor cî li ser dîwarê Berlîneyê naskiriye got ji 30 salî re li ser wê derbas bûye. Ev dîwar bûye cihekî taybet bo berhemê hunermend û hunera ya Almanî, bûye cihekî balkêş ji çand û kultura Berlînê. Gilbert Florin zor haydarî jiyana tixîbdara Almanya Rojhilatiya Komûnîsta berê ye. Wekû rojnamevaneke xudan hêvî li Komara Demokrata Almanya 2 salan di girtîxana Stasi ya Rojhilata Almanya derbas kirin. Guneha wî dokumentkirina zêdegaviyên Berlîna Rojhilat bû ku bi desthilateka wêrankar dibînî. Es gibt in der DDR Jugendliche Komara Demokrata Almanya her dem ji her tiştekî cuda tirseka mezin hebû. Her ji cudayiyekan biçûk yan rexneka biçûk. Herfandina dîwarê Berlîn li sala 1989 ev hemû guhart. Azadiya siyasî wildîfra hunermendên nî peyda bûn. Cem Avignon yek ji wan bû ewên dîwarê Rojhilata Berlîn wekû cihekê dît bû yekem tabloya wî di dîrokê da. Min di karakteran da bûyerên wî demî çêtkirin. Heta ku bibînî karda Rojhilatê kontrol dikin. Min dergehê Brandenburg çêkir digel nîşana McDonald's. Berlîn bû karê kardariyê vekirî bû. Her wesa ji nişkekê ve mezintir bû. Avahî kargeh ku rojekê bû plorîtariya komûnîst hatibûne çêkirin ya new mayxane û pêşengeh û stûdyo peyda bûn. Müzik Jean Paul Frey yek ji wan bû ewên ev rewşe hembêzkirîn.
اف ازمونەیە ژیانێ بە ئاوایەکیت ناوباژێرێکی مەزندا پەیدا بوو. پانیا بەرلین مەزنە و دیتنە هەر تشتێکی چەند ساڵ بوو دوێن. پێشەنگەهەکانی بناوێ نەسێلفۆن di meydana govendan da derfet bû yek gehiştina Almanan peyda kir. Demeka siyasî ya alûz bû wextê hola ahengan derfet peydakirîn bû hevdîtina xelkê Rojhilat û Rojava. Xudiye hola govenda dibêjit baştirîn cihe bû li hevînana Almanyan û behezkirina yekgirtinê. ابتنی وەک ئەم بینین بەرچاوین خوا کوریایە باکوور یا باشوور bi hev rebin û xortên wan pêk ve govendê bikin digel mûzîkeka nû. Ev li destpêka salên notan de li Berlînê çî bû. Ev heste hêşta zindiye heta niha. Li şeva dawiye bandeka mûzîka Rûsî ji Mosko li nizîkî dîwarî xelkekî zor rakeşa xwe. Piştî derbasbûna 10 salan Berlîn hêşta xaleka girêdana Rojhilat û Rojava ye. Bajareke ku tu ji çi aliyekê bî digel dijî. Bajarê Livorno yê İtalyayek ji kurên xwe yê herî navdar bibîrtîne. Ew kesa jî hunermendê navdar Amido Modigliani ye. Got pêşengeheke taybet ji karên wî û berhemên wî yê herîn hêja vekirin. Tevahiya portreyan bi zelalî stîla Modiglianiye. Rû û laşên ku hatine dirêjkirin carnan jî çavên vala. Her portreyek di derbarê jiyana hunermend de çîrokek cuda dibêje. Piraniya van portreyana ê cîn ebîdurne ku jê hez dikir û vê ra dijiya. Ev pêşengeh ji hêla Mark Restolini û Sergio Risalitî ve tê damezrandin. Her wiha sed veneyên din yên bêhempa yên hunermendên ku nûnertiya ekol di Parîs dike jî tê pêşkeşkirin. Si tratta di una importantissima mostra. Ev pêşengeha zor giring e ji ber ku ew li Livorno ye li bajarê Amidoy Modigliani ye. 100 sal ji mirna tablûsazê ku li dîfra binavûdeng bû li dema hatî Parîsê ku bi rengekê paytextê sedabîsta bû. Navê pêşengehê Modigliani û çîroka Montparnasse ye. Montparnasse taxek Parîsê ye ku berê şerê yekemiya cîhanê Modigliani û hunermendên din yên wekî nivîskar, helbestvan, siyasetmedar û karsaz ji çar aliyên dinyayê dihatin vê taxê. Pêşangeh ji wêneyên hunermendên serekeyên ku li Montparnasse bi Modigliani ra geriyane û hevaltîkirine pêk tê. Ji ber vê yekê ev pêşangeh damezrênerên ekol di Parîsê ye jî. Wan hevnas dikir, hevaltî dikir û ji bo dildariyên xwe û civakê dijiyan. Modigliani dema di sala 1920 de ji ber tüberkülozê mir tenê 35 salî bû. John Snyder û Paul Alexandre berhevkarên ku yekem car hunerên wî keşf kirine û alîkariya wî kirine. Rola van her du berhevkaran ji bo jiyana Modigliani pir girîng bû. Ew ne berhevkarên dewlemendin, ne wekî yên Burns û Rockefeller gelek perên wan hebûn û bo kêfa xwe wê nedikirîn. Perê Alexander û Nader tune bûn, lê wan tiştên bêhempa bo dildarî û bi erzanî dikirîn. Risalitî bawer dike ku bandorek kurya vê havirdorê li ser Modigliani hebû.
Mogliani sa accogliere da tutti. موڤلیانی زانی بوو بە هەمی کەسان ڕە بە چە ڕەنگێکێت کەفتە تێکەلیان بتایبەت جی بە کەسێن نە ئەوروپی و ژە ژیانە گەلێریە کەڤناردا ژیانەکان و سیرۆژکردنێ ببینە هونەر و چاندنا کەڤن باندۆنên ڕۆژهەڵاتا دوور ڕەندەریەکان و دا شێوازە gelek xurt ya hunera Mogilyani. Ev pêşengeha tenêveneyên gelek navdar pêşkeş nake her wiha di derbarê jiyanek serdemî de jî hûrguliyên gelek girîng dide ber çavan. هنرا هێژا û bikêrhatî dikare guherînê di jiyanê de bike wek vê sema û dîlana Kambodya gohim saxlemiyê pêşkêşî xelkê dike û hin jî hunera resen û ciwan diyar dide. لەم نمایشەدا ژنێک لە سەربازێکی کەمەڕووش دەپارێتەوە زۆری لێ نەکات بۆ هاوسەرگیریکردن. لە سەردەمی ئەو ڕژێمەدا ڕەتکردنەوەی هاوسەرگیری بە کردارێکی ناپاکی هەژمار دەکرا. سەماکەری خاوەن خەڵاتی کەمبۆدی و ڕاهێنەری سەما شوپیلیم چێمشپیرۆ ئەم نمایشەی لە بۆنەیەکی بودیستەکان لەسەر چیرۆکی هاوسەرگیری زۆرەمرێ لە ژێر دەسەڵاتی کەمەڕووژ لە واشنگتن ئەنجامدا. ئەو هیوادارە بتوانێت یارمەتی قوربانیان بدات. دەشێت قوربانیانی هاوسەرگیری بە زۆر ئاسوودە بن ببینینی ئەم نمایشە چونکە هەز دەکەن چیرۆکەکانیان بیسراوە و یاد دەکرێنەوە. ئەو ڕاهێنەرە تەمەن 52 ساڵانە کە هاودامەزرێنەری ڕێکخراوی هونەری کەمەرە دەڵێت ئەم سەمایە لە ژووری دادگایکردنی دادگای کەمەڕووژ لە کۆمبۆدیا لەدایک بوو. ئەوان بە تاوانی دۆسیەی 0002 بۆ هاوسەرگیری بە زۆر ڕێبەری کەمەڕۆژیان لە سەردەمی ڕژێمی پۆلپات دادگای کرد. لە کۆتایی دادگایکردنەکەدا ویستیان بۆنەیەکی قەرەبووکردنەوەی قوربانیان بکەن جا ئەوان داوایان لێکردم سەمایەکدا بهێنم منیش ئەم سەمایم داهێنا. ئەم دادگایکردنە بە فەرمی بە ئەنجومەنی نائاسایی دادگای کەمبۆدیا دادەنرێت کە لە ساڵی 1997 دامەزرا. مەبەست لێی دادگایکردنی کاربەدەستە باڵاکانی کەمەڕووژ بوو ئەوان کە بەرپرسیار بوون بەرامبەر بە کوشتنی 1,700,000 کەس لەلایەن ئەو ڕژێمە لە ساڵانی 1970کاندا. لە دۆسەی یاسا و ڕێسای هاوسەرگیریدا ڕژێم وەک دەڵێن زۆری کردووە بۆ منداڵبوون لە هەوڵێکدا بۆ زیادکردنی دانیشتوانی وڵاتەکە. ڕزگاربوویەکی کەمەڕووژ شەپێرۆ بەهۆی ناوبانگی خۆی بە ڕێگای سەمایەکی نەریتی ئەم دڕندایەتیە وێنا دەکات. ئەو ڕاهێنانێکی باشی لەسەر سەمای کەمبۆدی کردووە وە کۆمپەنیاکەی نمایشی کاری کلاسیک دەکات بەڵام هەروەها داهێنەری سەماشە کە سەمای کەمبۆدیەکان لە ئێستاوە بۆ داهاتوو دەبات. ئەمەش مانای ئەوەیە شەپێرۆ تەنها خوێندکارەکانی فێری جوڵەی سەماکە ناکات ئەو یارمەتیان دەدات خۆیان داهێنەرانە و ئازایەنە دەنگی خۆیان وەکو هونەرمەندێک بدۆزنەوە. لە دەمی فێربوونی ئەم هەنگاوە دەبوو بەڕاستی بیر لەوە بکەمەوە کە سەربازێکی کەمەڕوو چی هەستێکی کردووە وەکو ئەوەی بۆچی تۆڕە دەبوون دەبوو خۆم بکەمە شوێنی ئەوان. شەپیرۆ منی هاندا تا هەستی ئەو توورەی یەم تیا دروست بێت و ئەو کارێکدەرە بەرجەستە بکەم. هەرچەندە ئەوە من نیم بەڵام ئەمە بۆ چیرۆکەکەیە. ئەمە خەڵکانی تر لە مێژووکەمان ئاگادار دەکاتەوە و پێیان دەڵێت لە سەردەمی کەمەڕۆ چی ڕۆیدا. شەپێرۆ و سەماکەرەکانی هەرگیز ئەزمموی فشاری هاوسەرگیری کەمەڕووژیان نەبینیوە. ئەو دەڵێت دەبوو زۆر توانای داهێنانمان هەبێت بۆ تێگەیشتن لەوەی کە بە چ شێوەیەک ڕووداوەکە وەکو چیرۆکێک لە ڕێگای سەماوە نیشان بدەین. ڕێگایەکی نوێ بۆ نیشاندانی زامی کۆن و هاندانی ساڕێشکردن. لێ ڕۆژاوای دەنیمارکێ
لبر قراغ آوا و جمارک جه هنرمندان جه سرانسری دنیای هاتن با هفدو جبو فستیوالا پیکرین قومه گو 1200 تون جه قوم بکار آنین جبو درست کرنا پیکرین مزن و گلکی بالکش که امبری خو بدن ویده و ام بچن سردانوان. پیکرین روبوتان کج خیزی و خیالا جیهانکا سیر هاتینه دروست کرن یا تجیهش پیکرین تیکل بشیوه مروفان و پارچین دیجیتال و میکانیکی. چل هنرمندان به هفتیان کار لسر دروست کردن و نقشند ناوی جهه سیر کرد. یکو بودمکی کرد مینید. هر پیکرک شیوه کی تایبت لسر بابتین روبوتان پیشانده داد. ev yek ji mezintirîn bûyerên pêkerên xîzîne di cîhanê de ye. Ez hizir dikim ev gelekî bêhempa ye. Ev tenê cî ku hunermend xwediyê azadiya tevahî ne ku ka çi çêbikin û çawa çêbikin û her wiha çîrokên xwe wekî me divêt bêjin. Vîstevala salane Sandervek ya peykerên xîzî li Danîmark bala 120,000 seredankaran ra dikêşît. Ew ên hatin da ku evan peykerên taybet bibînin. Her wisa digel dîwarê peykerên xîzî ku 20 metran yê pane û 7 metran yê dirêj e. Xelek li seranserî cîhanê dihêne pêş vê vîstevalê. Lê bahra pidiriya xelkî ji Almanya û ji Norwîcin. geleka serhinj rakêşe pir xweş e dîtina van peykeran. Berînoke di jiyana xweda min çi cara tiştekî wesa ciwan nedîtiye. Lewma ez wesa kûr pê min de hoj bûm. من قد تشتكي وها ندتيه او تجار هزر نكريه كو كسيكي كو جي خيزي هاتيه تشكرين او قاس جوان او بقصور به افا قالك سيرة اس نزعن متشاوى وينابكم قالك نايابة. You can use tools, but I also like to work with my hands. You can see this on a video. تو دکاری و دیویدیوان یان وینه دا ببینی لی گریان دناوی جوانی دا تو دزانی کو تشتکا دی جیهان دا وحانینه گلکا جوانه. It's nice here because, well, first of all, it's one of the best sands in the world. Vir ciwane ji ber ku li vir xîzîrên herî baştirin yên di cîhanê de heye. Bi rastî gelekî bihêz e. Her wiha em azadiyê didin ku ew babetan bi şêwaza ku dixwazin çêbikin. Em peykeran li ber wan durust nakin. Dema em peykeran durust dikin, em wekî xwe çêdikin. Her sal ev vîstevala li ser babetekî niye. Sala bihê dêje robotan hête guhardin bû babetên girêdayî şervanên serdemên navîn pe. Bînerên hêja em li vir giştin dawiya vê bernamê bihêviya dîtina we careke din her şad û dilxweş bin.